بەردەوامی قەیرانی دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان و پێکنهێنانی کابینەی نوێی حکوومەت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی دروست کردووە. لا ڕووی دەرونیشەوە هاوڵاتیانی نیگەران و شپرزە کردووە و کێشە و گرفتە دەرونیەکانی بەرەو هەڵکشانی بەرچاو بردووە. توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیش پێیان وایە بەردەوامی ئەم دۆخەی ئێستا کاریگەری زیاتر و خراپتری دەبێت و با دۆخێکی ناومێدکەر ناوی دەبن. بەدڵنیاییەوە کاریگەری قەیرانی دارایی و تەشکیل نەکردنی حکوومەت کاریگەری زۆرێک لەسەر پرسەکان هەر هەمووی هەیە و لە یەکێک لەو شتانی کە کاریگەری هەیە مەسەلەی لایانی کۆمەڵایەتیە. ئێمە گە بەراوردێ بکەین دانی کۆمەڵایەتی پێش قەیرانی دارێ و لەگەڵ ئێستاە بەدڵنیایە کاریگەرێکی زۆری دروست کردو لەبەرەوەی لە ڕابردووە خەڵک لەبەرەوەی حکوومەت تەشکیل بوو بەرچاوی ڕوون بوو بەشێک لە پرسە کۆمەڵایەتەکان عنی بە ئاسانی ئاهاتە دەستەوە بە تایبەتی ئەوانی کە پەیوەندی بەلایانی مادی خەڵکەوە هەیە و هەندێک شتش هەیە خەڵک ئێستا هەر لە چاوەڕوانیە هێشتوێتەوە بەستوێتەوە بە تەشکیلکردنی حکوومەت بەدڵنیایە ئەگەر وەزعی سیاسی کوردستان بچێتە دۆخێکی ترەوە بەدڵنیایەوە لە ڕووی کۆمەڵایەتی و کاریگەریەکی زۆری ئەبێت و خەڵک ئەگەڕێتەوە ئەو دۆخەی جاران کە پێشتر تێبوو. بەگشتی ئەم بارودۆخی کە لە کوردستانە هەیە کەس ناتوانێت ئینکاری ئەو بکات کە دۆخێکی ناومێدکەرە تەنانەت کەسە ئەو کەسانی کە لەسەر ئاستی وڵاتەکەمانە نووسرن هەموو ئەمانە بەڕاشکاوی دانیان بۆ ناوە کە ئەمە دۆخێکی ناومێدکەرە. ئایا لە کەناڵێکەوە ئەوترێ یاخود لە بارودۆخێکە لەمەی دۆخی کوردستان دۆخێکی باشە دۆخێکی ئارامە ئایا ئەمە ئەگەر ئێمە بچین لە چایخانەکان لە شوێنە گشتەکان لە ناو بازار جۆرە خەڵک بگری ئایا هەمان ئەم شتانە دەبیستی؟ ئایا وایە؟ نەخێر. کاتێک دەچی لە ناو پاسە لە شوێنەکە بەگشتی کە گوێی لە خەڵک دەگری لە دۆخێکی ناومێدیەکایە کە ینی بە ئاسانی بۆیان هەزم ناکرێت. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ناسەقامگیری سیاسی ئێستای هەرێمی کوردستان کاریگەری نێگەتیڤی کردووەتە سەر هەموو پرسە کۆمەڵایەتیەکان. ئاماژە بەوەش دەکات زیادبوونی لە ڕادەبەدەری پرۆسەی جیابوونەوەی خێزانەکان و کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە ناسەقامگیری سیاسی کاریگەری بەردەوام و ڕاستەوخۆی لەسەر سەقامگیری کۆمەڵایەتیش هەبووە. طبعا قەیرانی دارایی و قەیرانی سیاسی بەداخەوە کە چەند ساڵێکە لەگەڵ قەیرانی داراییەکە قەیرانی سیاسیش دروست بووە بە زۆرە لە زۆرەکان بمانەوەیان نا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بوارە کۆمەڵایەتێکە هەیە هەر ئەوەی کە ساڵانە کەمتر داتاکانی تایبەت بە ڕێژەی تەلاق و ڕێژەی بە تایبەت ڕێژەی جیابوونەوە کەمتر ئەخرێتە ڕوو دەلالەتی ئەوەیە کە کەمتر ڕەنگە دادگاکانش گەشتمێت ناو قەناعەتە کە کاریگەری سلبی و ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵک هەیە بۆیە ئەگەر بەوردی بە تایبەتی لە دادگاکانە تەماشای و کەیسانە بکرێ یاخود ئەوانی کە چاودێری بوارە کۆمەڵایەتی و کۆمەڵناسیەکان بەڕاستەوخۆی کاریگەری لەسەر ئەمە ئەبینرێ. دوای زیاتر لە 27 ساڵ لە حکومڕانێتی کوردی لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست چەندین کێشە و گرفتەوە دەناڵێنن. هەموو ئەمانش کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر هەموو پرسەکاندانەوە و ڕۆژانەش گوێبیستی چەندین هەواڵی کارە سادبار و ڕووداوی نامۆ و دڵتەزێن دەبین لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.